شەو و ڕۆژەکان قڕس دەڕۆن و مەرگەساتە، هاوکاریەکان درەنگ دەگەن و ئێرە غەزەیە. لە دوورگەیەکی دوورە دەستی سەربەرزیدا موسڵمانانی فەڵەستین لە کەرتی غەزە شەو و ڕۆژەکانیان بە قورسی و چیرۆکی پڕ تراژیدی و مەرگەسات بەڕێ دەکەن. ئەم کۆژانە و نەهامەتیەی موسڵمانانی غەزە کۆدەنگیەکی فراوان و گەورەی لە هەرێمی کوردستان دروست کردووە و بەو پەڕی ڕۆحی مرۆڤ دۆستانە و ویژدانی زیندووەوە هاوکاری کۆ دەکرێتەوە و دەنێدرێتە غەزە. حاجی کاروان یەکێک لە هەرە ناسراوترین بانگخوازەکانی هەرێمی کوردستان سەرپەرشتی کۆکردنەوەی هاوکاری و یارمەتی بۆ کەرتی غەزە دەکات. لە نوێترین لێدوانیدا حاجی کاروان دەڵێت سوپاسی حکوومەتی هەرێم و خەڵکی کوردستان دەکەم کە هاوکارن و ڕێگە خۆشکەر بوونە بۆ ئەوەی هاوکاری موسڵمانان و پەیامی مرۆڤ دۆستی گەلی کوردستان بگەینمە موسڵمانانی غەزە. ئێستا لە هەموو گەڕەکێکی غەزە ئاڵای کوردستان بەرز کراوەتەوە و گەلی فەڵەستین سوپاسی گەلی کورد دەکات بۆ هاوکاری و پشتیوانی لێکردنیان. چیرۆکی غەزە هێندە تراژیدیە کە هیچ مرۆڤێکی خاوەن کەرامات ناتوانێت لە ئاست ئەم کۆژانە بێدەنگ بێت. بەڵام بە چەندین هۆکاری سیاسی و ڕەهەندی فراوان کۆمەڵگەی نێودەوڵەتی و وڵاتانی زلهێزی جیهان بێدەنگیان هەڵبژاردووە. نەبوونی خواردن و خواردنەوە گەورەترین بەدخۆراکی لای دانیشتوانی غەزە دروست کردووە. سەربازانی زایۆنیزم بە چڕیە و شوێنانە بە ئامانج دەگرن کە خواردن و خواردنەوەی لێیە. دکتۆر نایک ماینار پزیشکی ناسراوی بەڕیتانی دوای گەڕانەوەی لە کەرتی غەزە دەڵێت سەربازانی ئیسرائیل دەست بەسەر شیری منداڵاندا دەگرن. هاوڕێکانم لەوێ نەناسیەوە چونکە زیاتر لە 30 کیلۆیان لێدا بەزیوە. مرۆڤەکان لەوێ بوونەتە ئێسکە پەیکەر، هەمووان برسین، خواردن نییە و گەورەترین بەدخۆراکی سەدا لە غەزەیە.